سڵاوتان لەبێت. چاوەڕوان مەحمودم لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەم. بەهۆی کێشەی لەگەڵ قایمقامی شارەکەەوە بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە لە کاتی دەوامدا شوێنەکەی خۆی بەجێهێشت. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت دەست شارپرێس کەوتون ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە کێشە و دەمەبۆڵە و ناکۆکی لە نێوان نوخشە ناسح قایمقامی هەڵەبجە و عەقید سالار سەردار بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە دروست بووە. زانیاریەکان باز لەوە دەکەن قایمقامی هەڵەبجە هەوڵی داوا بچێتە ناو بەڕێوەبەرایەتیەکە و داوای لە عەقید سالار سەردار بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە کردووە بچێت لەگەڵیدا ناو بەڕێوەبەرایەتیەکە بەسەر بکاتەوە. بەڵام بەڕێوەبەرەکە ڕەتی کردوتەوە و توێتی ئێستا کاروبارێکی زۆری هاوڵاتیانمان لەسەر و ناتوانین ئەو کارە بکەین. دوای وەڵامەکەی بەڕێوەبەری پاسپۆرت دەمەقاڵێ لە نێوانیان دروست بوو و ئاسایش و پۆلیسی پارێزگای هەڵەبجە چوونەتە ناو بەڕێوەبەرایەتیەکە و عەقید سالاریش بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی بەجێهێشتووە. ئەمەش لە کاتێکدایە بەهۆی خستنەکاری سیستەمی ئەلکترۆنی پاسپۆرت ئەو بەڕێوەبەرایەتیە لۆدێکی زۆری لەسەر دروست بووە و زۆربەی ناوچەکانی هەورامان و شارەزور و هەڵەبجە و هاوڵاتیانی سلێمانی ڕوو لە هەڵەبجە دەکەن. وەزارەتی ناوخۆی عێراق ڕایگەیاند لە 8 مانگدا نزیکەی 10,000 تۆمەتباری مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. حسێن تەمیمی بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی کاروباری مادە هۆشبەرەکان لە وەزارەتی ناوخۆی عێراق ئاشکرای کرد لە ماوەی ئەم ساڵدا بەڕێوەبەرایەتیەکە هەڵمەتی ئەمنی پێشوەختەی دژ بە مادە هۆشبەرەکان ئەنجام داوە کە گەورەترین هەڵمەتە لە مێژووی عێراقدا. بەپێی ئەو هەڵمەتانەش دەست بە سەرژمارەیەکی زۆر مادەی هۆشبەر و کار تێکەرا عەقڵیەکان داگیراوە. دەژڵێت ئەم هەڵمەتانە بۆتە هۆی دەستگیرکردنی نزیکەی 10,000 تۆمەتبار کە سزا بەسەر نزیکەی 5,000یاندا دەرچووە و لە هەمان ماوە دەست بەسەر 3 تۆن حەبی کاپتاگۆن و 600 کیلۆگرام مادەی هۆشبەری جۆراوجۆری دیکە داگیراوە. بەپێی ئامارە فەرمیەکان ساڵانە بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە عێراق ڕوو لە زیادبوونە. بۆ بەردەوامیدان بە گفتوگۆ لەبارەی کێشەکانەوە جارێکی تر شاندی هەرێم سەردانی بەغدا دەکاتەوە. میدیای پارتی ئاشکرای کردووە ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا دەکات و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق گفتوگۆ لەبارەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق دەکەن. بڕیار بوو هەینی ڕابردوو شاندی حکوومەتی هەرێم سەردانی بەغدا بکات، بەڵام بەهۆی کۆچی دوایی چەند ئەندامێکی خێزانەکەی حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق سەردانی شاندەکە دواخرا. حکوومەتی هەرێم و بەغدا یەکتر تۆمەتبار دەکەن بە پابەند نەبوون بەڕێکەوتنی نێوانیانەوە بۆ هۆیشەوە موچەخۆرانی هەرێم. زەرمەندی یەکەمی ئەو دۆخەن و تا ئێستا موچەی مانگی حوتیان وەرنەگرتووە. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەرشاد بن.